بەڵێ بینەرانی یازی سلااوان لێبێت من یادگارفایەقم ئەم شەو لە شاری سلێمانی عزیزەوە با شێوەیەکی ڕاستە و خۆ لەگەڵتانە بم بۆ پێشکەشکردنی باسی ڕۆژی ئەمڕۆمان لەگەڵ میوانێک و کەسایەتیەکی دیار و ناسراوی کوردستانەویش مامۆستا محەممەد ئەمین پێنجوێنیە کە وەکو نووسەر و سیاسەتمەدار حزوری هەیە لەگەڵمان مەبەستمە لەو کاتەی لە بەردەستمانە ئەم شەو لەم بەرنمەیە قسە لەسەر کۆمەڵک تەوەری هەنووکەی بکەین و تەوەرانەی کە بەلای بینەری کوردەوە بەلای پارتە سیاسیەکانەوە بەلای سەرکردایەتی سیاسی کوردەوە تەوەرێکی گرنگەوە مەبەستیانە ڕای کەسایەتیە جیاوازەکانی لەسەر بزانن بە تایبەتەوانەی کە ئەزمونیانەیە لە بوارەکە مەبەستمە قسە لەسەر پەیوەندی لایەنەکان بکەم لەم بەرنمەیە قسە لەسەرەوە بکەم کە ئاسۆی ڕێکەوتنی لایەنەکان تا چەندە دوورە تا چەندە نزیکە بێ لایەنەکان چی بکەن کەوتێت چاو لەسەر کوردستانە و چاو لەسەر ئەزمونونەکەشە هەمیشە وتراوە کە ئەزمونە بە شێوەیەک لە شێوەکان ڕەنگە شکست بێنێ ئەبێ لایەنەکان ئێستا چی بکەن بۆ ئەوەی ئەم کەشتیە هەر هەمویان پێکەوە بیگەن بە کەناری ئارام مەبەستیشمە لە بەرنمەکە قسە لەسەر کاراکردنەوەی پەرلەمان بکەین دنیابینی مامۆستا محەممەد ئەمین پێنجوێنی لەسەر کاراکردنەوەی پەرلەمان لە سەر پەیوەندی نێوان بزوتنەوەی گۆڕان و پارتی دیموکراتی کوردستان و هەروە هەنگاوەکانی ڕۆشتن بەرەو ڕێفراندۆم و سربەخۆی ئایا ئێمە ئەگەر لە ناوخۆی خۆمانە یەک بین ڕێفراندۆم بکرێت دەنگی زۆرینەی بۆ بەدەست بهێنرێت کار بۆ دەوڵەتی کوردی سربەخۆ کوردستانی سربەخۆش بکرێت لەسەر ئاستی دەرەکی پاڵپشتیمانەکرێت مەبەستمە لەسرم تەورە جیاوازانە ڕای مامۆستا بزانم مامۆستا محەممەد ئەمین پێنجوێنی نووسەر و سیاسەتمەدار زۆر بەخێر بێن سپاس بۆ کاتی کا بە ئێمەتان بەخشی مامۆستا ئەمەوێت بە پرسیارێکی گشتی بچینە ناو تەوەرەکەمانەوە لە ئێستادا بە تایبەت دوایەوەی کە باس هاتۆتە سەر باسی ڕێفراندۆم چاوەڕێکرا بە شێوەیەک لە شێوەکان پەیوەندی نێوان لایەنەکان ئارامتر هێمنتر سەقامگیرتر بێت بەڵام بە شێوەیەک لە شێوەکان پەیوەندیەکە ئاڵۆستر بووە و هەستەکرێت کە ئاسۆی چارەسەر بەدی ناکرێت خوێندنەوەی جەنابتان بۆ ئەم پرسە چۆنە خوێندنەوەی ئێمە زۆر کەسایەتی و سیاسەتمەداری ئەم وڵاتە ئەوەیە کە ئەمە فرسەتێکی مێژۆییە فرسەتێکی دەگمەنە فرسەتێکە کە میلەتی کورد سەدان ساڵە و 50 ساڵە خەباتی بۆ ئەکا و خوێنی بۆ ڕێژێ و تێکۆشانی بۆەکە کە هەل و دەرفەتێ بێتە پێشەوە کورد سربەخۆیی خۆی ئیعلان بکە لەم ناوچەیە لەم بەشەی کوردستان لە باشووری کوردستان ئەمە زیینوکردنەوەی ئەو خەونەیە کە قازی محەممە و شێخ مەحموود و شێخ سعیدی پیران و سەید ڕەزا و ئەحسان نووری پاشا و چەندەها سەرکردە و قادەی کورد بەو ئاوەتەوە سەریان نایەوە و خەباتیان بۆ کرد و نەگەیشتە ئامانج ئێستا ئامانجەکە نزیک بۆ تۆ ئەوەندەی میلەتە دەوڵەتانی دراوسێ و داگیرکەرانی کوردستان و دۆست و دژمنی کورد و دەوڵەتانی گەورەی دنیا مەشغوڵی مەسەلە و دۆزی کوردن لەم ناوچە بەداخەوە ئەوەندە سیاسەتمەدار و عەقڵی سیاسی کورد و پارتی سیاسی کورد گرنگی پێنادا ئەم دەرفەتە ئەگەر لە دەستمان بچێ ئەم هەلا ئەگەر لە دەستمان بچێ لە قۆناغە مێژوویە باوەڕ بکەن بە 50 ساڵ بە 100 ساڵی تر دەرفەتێکی وامان بۆ ناڕەخسێ کە میلەتی کورد خۆی ئامادە بکە و گشتپرسی بکە و داوای سەربەخۆیی بکە بەڵام ئەوەی جێگەی داخە ئەوەی جێگەی سەرسوورمانی حتا زۆر لە شرۆڤەکارەکانی دنیاە کە لەسەر ئەم مەسەلەیە شرۆڤەکەن لە میدیاکانی ئەوروپی و ڕۆژهەڵاتی ناوەڕاست و میدیا عەرەبیەکانیش ئەوەی جێگەی سەرسوورمانە ئەڵێن کورد بۆچی وایە کورد بۆ لەسەر شتێک ئیتیفاقیان نەکردەوە بۆ لەسەر مەسەلەیەک کە چارە نووسی میلەتەکەیان پێوە بەسراوە متتەفیق نین و هاوڕانین بۆ ئەوەی کە چۆن بچنە پێشەوە بۆ داواکردنی سەر مامۆستا لەو کۆبوونەوەی کە کرا تەواوی لایەنەکان حەزوریان هەبوو جگە لە بزوتنەوەی گۆڕان و کۆمەڵی ئیسلامی بڕیار درا لە ڕۆژی ڕێفراندۆمەکە جەناب دووج دەمە فرسەتێکی دەگمەن و مێژوویە و ئەگەر ئێستا لە دەستمان بچێت ڕەنگە کاتی زۆری بوێ دووبارە بێتەوە وەک چۆن لە بیستەکانی سەدەی ڕابردوو لە دەست چوو ئەوە 100 ساڵی بیستە هاتوینەتەوە سەرە و باسە لایەنەکان چی ڕێگرە ینی جەنابەت لە نزیکەوە سەرکردایەتی سیاسی پارتە سیاسەکانت بینیوە ئەزمونت لەگەڵیان هەیە چی ڕێگرە لەوەی ڕێک بکەون وەڵا ڕێگر تەنها ئەو عەقڵە
حیزبیە تەسکەیە کە هێزی و عقلی سیاسی کورد لە باشووری کوردستان لە هەموو کوردستان بیری لێکاتەوە بەداخەوە ئەمە مەسلەیەکی میلیە مەسلەی نەتەوەیەکە مەسلەی ئەم نیشتمانەیە گشتپرسی و مەسلەی سەربەخۆیی باشووری کوردستان مەسلەی میلەتی کووردە بەداخەوە لێرە بۆ بە مزایدات بۆ بە تەنانەت بەو پرسە شۆ مزایداکرێت بە ئەوەتە وای لێ هاتووە یانی ڕۆژی شرۆڤەکاری لایەن هەندێک لایەنی سیاسی لە میدیەکانی خۆمان لە میدیەکانی عەرەبی ئەنواع و ئەشکاڵ شرۆڤەی غەریب و عەجیبەکەن لەسەر ئەم مەسەلەیە کاکە ئەمە مەسەلەی میلەتێکە بە گوێرە قانونی نەتەوەی گرتوەکان بە گوێرە قانونی مؤتەمەری ئیسلامی بە گوێرە قانون و پرۆگرامی یەکێتی عەرەبی و یەکێتی ئەوروپا و دنیا ئێمە هەموو میلەتێک کە مەسەلەیەکی نەتەوەی و نیشتمانی هەبوو کە هێزە سیاسیەکان نەیانتوانی ئیتیفاق بکەن ئەبێ پەنا بۆچی بەرن بۆ ریفراندوم پەنا بەرن بۆ گشتپرسی ئێستا مەسەلەی گشتپرسی هاتۆتە پێشەوە هەر کەس بەلایەکایی بە هەر هێزی سیاسی ئەیەوێ خۆی بکە بە خاوەنی مەسەلەی سەربەخۆی کوردستان ئەگەر سیاست بەدەرەکانمان تۆزی بچنە دواوە ئەمە پرۆژەی دوای حربی عالەمی دووهەمە کە ئێستا زین و بەتەوە لەسەر ڕەفەکانی وڵاتە ئەوروپیەکان و نەتەوەیە گرتوەکان و یەکێتی ئەوروپا و فلان و فیسار دانرا بوو لەسەر ڕەفەکانی مۆسکۆ و واشنگتۆن و وڵاتەکان دانرا بوو ئەم مەسلەیە ئێستا هاتۆتە پێشەوە ئێستا فرسەتێکی مێژوەیە کووتمان گۆڕانکاری بەدەستوەیە گۆڕانکاری نەخشە گۆڕانکاری سیاست گۆڕانکاری لە زەهنیەت و عەقڵیەتی سیاسەتمەداری دنیا نەکینی کوردستان ئەم هەموو شتانە ڕوو ئەدا بەڕێوەیە ئەکرێ فرسەتە ئێمە یعنی نەکبەتی میلەتی کووردە ئەگەر ئێمە فرسەتە لە دەست بدەین باشە مامۆستا سەبارەت بە داواکاریەکەی پارتە سیاسیەکان بزوتنەوەی گۆڕان ڕەتی ئەکاتەوە کە بێتە ناو کۆمیتەی ڕێفراندۆمەوە و مەرجی ئەوەیە کە کارەکان لە ڕێگەی پەرلەمانەوە بکرێنەوە پەرلەمان کارا بکرێتەوە ئەوە بوو یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان دەست پێشخەریەکی نوێیان خستۆتە بەردەستی گۆڕان کە دانیشتنی یەکەم دکتۆر یوسف سەرۆکی پەرلەمان سەرۆکاتی دانیشتنەکە بکات دوایەوە کەسێکی دیکەی گۆڕان دیاری بکرێت ئەمەش ڕەت ئەکرێتەوە ئەبێ بزوتنەوەی گۆڕان لە ئێستادا چۆن مامەڵە بکات خۆی کاراکردنەوەی پەرلەمان هەنگاوێکی زۆر پۆزتیف و باش و لە جێگەی خۆیەتی ئەگەر بە هەر شێوەیەک بێ بە هەر سیغەیەک بێ بە هەر ئەجندایەک بێ پەرلەمان کارا بکرێتەوە بۆ ئەوی مەسەلەکە ببرێتە پەرلەمان لە ناو لە دەرەوەی پەرلەمان نمێنێ کە بووە چووە ناو پەرلەمان و پەرلەمان کارا کرایەوە ئەو وەختە شەرعیەتێک و قانونیەتێکی ناوخۆیی و دەرەکی ژوەرەگرێت باش دەوڵەتان ممکنە ئەو حتا حکوومەتی عێراق کە ئێمە کە نیاز وایە دوای گشتپرسیەکە لەگەڵ دەوڵەتی عێراق بکەینە گفتوگۆ و مفاوەزات و دیالۆگ بۆ شەرعیەتێک لای ئەوان بە قووەتر شەرعیەتی کورد لای ئەوان بە قووەتر بێ بۆ مەسەلەی مەبەستمە من باسی هەنگاوی دوای ڕێفراندۆم بکەم بۆ مامەڵە لەگەڵ عێراق بەڵام پرسیارێک لێرە دێتە ئاراوە سیاست لە باشوور بە شێوەیەک لە شێوەکان وەکو دووگۆڵی لێ هاتووە ئەم تۆپەکە خاتە ساحەی ئەوەوە ئەوشەی خاتەوە ساحەی ئەمەوە لە ئێستادا دوای ئەوەی کە بزوتنەوەی گۆڕان تۆپەکەی دایەوە بە پارتی وێکێتی ئەبێ یەکێتی و پارتی لە ئێستادا کە خۆیان هەردووکیان ئەڵێن ئێمە خۆمان بەخاوەنی ڕێفراندۆم و سربەخۆیی و دەوڵەتی کوردیە زانین بەڵام بە تەنها مڵکی ئێمە نییە مڵکی تەواوی پارتە سیاسەکان و مڵکی گەلی کوردستانە ئەبێ پارتی وێکێتی لە ئێستادا چی بکەن بەڕای من پارتی وێکێتی ئەبێ هەوڵ بدەن حتا پێیان ئەکرێت تەفاهم بکەن لەگەڵ ئەو بەرەیتر کە گۆڕان و کۆمەڵی ئیسلامیە و ملاحەزاتیان هەیە سیاست بە عینادی و بە کەلی شەیتان ناکرێت ئەو زەمانە ئەو میتۆدە نەما لەسەر ساحەی سیاست وەکو عولەماکانی سیاست ئەڵێن السیاسة علم وفن سیاست هەم علمە هەم فەنە هەم هونەرە ئەی باشە ئێمە بۆ پەنانە بینە بەر ئەم فەلسفەیە بۆ بە پەنا بینە سەر فەلسفەیەکی کۆنی
کە باوی نەماوە عیناد و چێکم وت ئەبێ وابێ کەواتە ئەبێت تەفاهم بکەن کاژە ئەبێ ئێستا چی بکەن لەگەڵ گۆڕان و کۆمەڵی ئیسلامی ئەبێت چ دەست پێشخەریەکی نوێ بەڕای من هەیئەتی سەرۆکاتی پارلەمان هەمووی 3 مانگی ماوە لە مانگی یانزە هەڵبژاردن بڕیار نییە بکرێ با ئەم هەیەتە بێنەوە کاری خۆیان بکەن با ئەم هەیەتە پارتی گۆڕان و کۆمەڵ کە ئەوان وەکو مەعارەزە لەم پرۆسەیە خۆیان پیشانداوە با ئەوانیش پلێ بێنە خوارەوە ئەمانش پلێ بێنە خوارەوە سیغەیەکی مشتەرەک بدۆزنەوە کەواتە دوجار بە تەنازولکردن بۆ یەکتر لە پێناو لە پێناو مەسلحەتی میلەتی کوردە تەنازول نییە تەفاهمە تەصحیەیە قوربانیدانە با حیزبی با پارتی کە هێزی زیاتر قوربانی بات قووەتی مەزنەوە کە هێزی مەزنە با قوربانی بدە لە شتێکە با قوربانی با دوو پلە لە پێیژەکە بێتە خوارەوە ئەوانش دوو پلە بێنە خوار و تەفاهمەکەن یەکتری ئەگرن شتێکی عجایب نییە یعنی عقلیەتی سیاسی کورد بەڕاستی زۆر وشکە لە تعاملکردن لەگەڵ یەکتری مەسلە کاکە هەموو دنیا مەشغوڵی کووردە هەموو عالم مەشغوڵی قەزیی کووردە چ لە ڕۆژاوا چ لە باشوور چ لە باکوور میدیاکانی BBC سیرکە میدیاکانی عالم گوێدار بکە ببینە ڕۆژنامەکانی جیهانی کە هەمویان زۆربەیان ئەمڕۆ لەسەر مەسلەی کورد و مەسلەی ڕفراندۆم و مەسلەی سربەخۆیی کوردستان و مەسلەی ڕۆژاوای کوردستان و مەسلەی باکووری کوردستان و ئەوە مەسلەی ڕۆژهەڵاتی کوردستانی شاتۆتە ئارەوە تۆ ئالەم کەف و کوڵا لەم ئاڵۆزیە لەم ئەوە عقلی سیاسی کورد نەگەشتۆتەوە بێت چۆن تەحامل بکات لە پێناوی مەسلحەتی کوردە با تەناسول لێ بکە پارتی هێزێکی گەورەیە قوتێکی گەورەیە ئیسپاتی وجودی خۆی کردووە لەسەر ساحەی هەموو جیهان لە ناو کورد لە کوردستان لە دەرەوەی کوردستان لای دەوڵەتی ئەقلیمی نەک تەنازول تەفاهمی بکە لە پێناوی سەرکەوتنی پرۆسەی ڕیفراندۆم و دوایی سربەخۆی کوردجاڕایەکی ئەم خەڵکەی کەچوونە دەرەوە ئەم پێشمەرگانە کەچوونە دەرەوە کە نامەیەکیانە نووسی کوردستانیانەمان یا سربەخۆی یا مردن ئێوە سربەخۆیەکە هاتوۆتە پێشەوە بۆ پاڵی پێوەنێن بۆ تێکیەدەن بۆ هەر کەس بە جۆرێ تەفسیریەکە بۆ جەماعەتێ بچن لە بەغا شتێک بڵێن و جەماعەتێ بچن لە تورکیا شتێک بڵێن و جەماعەتێ بچن لە تاران شتێک بڵێن ئەخر ئەمە لە کورتنەوە شاوەتەوە فرسەتە لە باربردننی هەلەکە لە باربردننی ئەو هەلەیە ئەمە فرسەتەمان لە دەست ئەچێ ئەو فرسەتەش کرد لە دەستچوو لە دەست هەموو ئەچێ لە دەست پارتی ناچێ لە دەست یەکێتی ناچێت لە دەست گۆڕانە لە دەست هەموو میلەتی کورد دەچێت لە دەست شەهیدەکانت دایک و باب و کوڕ و ڕۆڵی شەهیدەکانەچێ لە دەست ئەنفالی هەڵەبجە و کیمیاباران ئەچێ ئەمانە ئەم حادیسانە بێنە بە چاوی خۆیان تەنازوو بکەن لە پێناوی میلەتی کورد و لە پێناوی سربەخۆیی باش ئەم حیزبانە ئامادە نەبوون لە پێناوی سربەخۆی کوردستان هەموو ئەندام و لایەنگر و خۆیان و سەرکردە و ژێرکردەی خۆیان هەموو بدەن بە کوشت لە پێناوی سربەخۆیی نەبوو ئێوە سربەخۆیە کاتۆ پال لە پێناوی ئەم سربەخۆیە لە باتی خۆ بە کوشتدان تەنازول بکەن تەفاهم بکەن مامۆستا پێنجوێنی مەبەستمە ئەو پرسیارە بکەم زۆرجار لەسەر ئاستی ناوخۆ بە شێوەیەک لە شێوەکان دەنگێکەیە گوتارێکەیە گوێمان لێ بێ کە ئەوترێت هیچ وڵاتێک دان بە سربەخۆی و بە ڕیفراندۆمە نانێت هەمووی نیگەرانە لەوەی کە کورد بە تەمای ڕیفراندۆمە ئایا ئێوە چاودێری ڕاگەیاندنی دەرەوەن ئێوە چاودێری سیاسەتی دەرەوەن ئێوە ئەزمونتانەیە لە بوارەکەیە ئایا فعلەن دنیای دەرەوە دژی ڕیفراندۆم و سربەخۆیە نەخێر من چەند جاری ژتومە لە میدیاکانەوە وازانم هەر لەم تەلەڤیزیۆنەوە سربەخۆی ڕابگەێنین کورد یەک بێ هێزی سیاسی کورد یەک بێ عقلی سیاسی کورد یەک بێ سربەخۆی ڕابگەێنین بەشێکی زۆری دەوڵەتانی دنیا چ دەوڵەتی گەورە و مەزنی سەرساحەی جیهان چ دەوڵەتەکانی دراوسش احترافمان پێەکەن بەڵام بە قۆناغ بڕۆن بیکەن ئێمە پێمان خۆش هەروە بە هاشکرا بەسەراحەت ئیسرائیل اعترافمان پێەکە کە ئیسرائیل اعترافی پێکردین بەلایەنی کەمەوە دەوڵەتی تر اعترافمان پێەکە سعودیە اعترافمان پێەکە بەلایەنی کەمەوە 5-6 دەوڵەتی ئیسلامی هاوپەیمانی سعودیە اعترافمان پێەکە
حیزبی جمهوری منم قسەیەکەم و مەسئولیشم لێ کە ئیسا حکمی ئەمریکاکە کە گەورەترین وڵات و هێزە لە منتیقەکە اعترافمان پێەکە بەڵام دوای چەند دەوڵەتێکی تر کە ئەوان اعترافیان کرد زۆربەی وڵاتانی دنیا اعترافمان پێکە کاکە قوبرس دەوڵەتە تەنها تورکیا اعترافی پێکردووە دەوڵەتە و وەکو هەموو دەوڵەتی کانی دنیاش تەسەڕف بکە ئێمە کە دەوڵەت بین کاکە پۆستاڵی عسکەری دەوڵەت چارەسەری قەیرانەکانی پێەیە بەڵێ خۆی دەوڵەت بۆ ئەوەی ئەو قەیرانانە چارەسەرکە من گوێ من ڕێزم هەیە بۆ احترامی و ڕێز و احترامم هەیە بۆ ئەو خەڵکەی کە لە تەلەڤیزیۆنەکان و لە میدیاکان قسەکەن ئەڵێ پارە نییە مەعاش نییە وەسعی خەڵک باش نییە چۆن دەوڵەتی ئەعلانەکەی ڕاستە ئەمە ڕاستە خەڵک پەرێشانە میلەت پەرێشانە قەیرانی ئابووری ڕووی کردوتە هەرێمی کوردستان و ناوچەکەمان بەڵام دەوڵەت بۆ ئەوە کرێکە موسسات دروستکەی دەوڵەت بۆ ئەوە کرێکە هێزێکی دەوڵەتی داگیرکرد جارێکی تر نێتە سەر دەوڵەت بۆ ئەوە کرێ دامەزرێ کە قەیرانی ئابووری چارەسەر بکەیت دەوڵەت بۆ ئەوە دامەزرێ کە کیان و کەرامەتی ئینسانی کورد جارێکی تر بێتەوە مەیدان یعنی ئێمە ئینسانی بێ دەوڵەت ئێمە خۆمان دنیا گەڕاوین ئەوروپا گەڕاوین لە زۆر شوێن کەوتومانە خەڵکی کوردستانی دەریان کردوین لە وڵاتانێکی کە پەناهێندەیان داوە پێمان بە قانونەکەی خۆیان لە زۆر شوێن کەوتومانە ئێمە خەڵکی کوردستانی ئەڵێ کوا پەساپۆرتەکەتان کوا عەلەمەکەتان کوا دروشمەکەتان کێ سەرۆکتانە ئەمانە ئەم جوابانە وەختێ ئەتوانی بێینەوە کە ئێمە کیانێکمان هەبێ من وتەیەکی ئەمە خەڵک وات تەسەوڕ نەکا پڕپاگاندە بۆ کەسێک گیا بۆ لایەنەگەکە وتەیەکی عەبدوڵڵا ئەوجەلان هەیە ئەڵێ میلەتی کورد شەخسیەتی ڕووخاوە هەتا دەوڵەتی نەبێ شخصیت و کەرامەتی ناچێتەوە جێ خۆی ئێمە تا دەوڵەتمان نەبێت چ لە پارچەیەکە لێرە چ لە دوو پارچە چ لە سێ پارچە چ لە هەر چوار پارچە کەرامەتی ئینسانیمان نییە لەسەر دەوڵەت بەڵێ لەسەر دەوڵەت ئەوەی کە ئەوترێت ئەکرێت دەوڵەت هەموو ناکۆکیەکان و هەموو دژێکەکان کۆ بکاتەوە ینی من نمونەیەکی سادە و ساکارم بینی لە ڕۆژانی ڕابردوو لە تۆڕە کۆمەڵایەتەکان و کەناڵەکانی ڕاگەیاندن کاتێکە وڵاتانی کەندا و بە تایبەت سعودیە باباس بکەین بە شێوەیەک لە شێوەکان هەموو مامەڵەکان ئەپچڕێنێ لەگەڵ قەتەر تەنانەت بێژەرە وەرزشیەکانی ناو کەناڵی ئەوەی لە بیان سپۆرت و لە کەناڵی جەزیرەی سپۆرت و لە کەناڵە وەرزشیەکانن گەڕانەوە بۆ ئیمارات و بۆ سعودیە و وازیان هێنا تەنها نەک لە بەرەوەی موچەیانە بڕێت نەک لە بەرەوەی بۆ نمونە سوکایەتیان پێکرێت تەنها لە بەرەوەی دەوڵەتەکان بڕیاری دا و لەگەڵە کە ئەوان دەوڵەتن ئێمە ئەکرێت لە پاڵ دەوڵەتە چیتر بەدەست بێنین وەکوتم لە پاڵ دەوڵەتە کیانێک بۆ نەتەوەکە دروستەکەی کەرامەتێک بۆ نەتەوەکە دەگێڕیتەوە و لە پاڵ ئەم دەوڵەتە هەوڵە دەی کە لە پارچەکانی تری کوردستانە میلەت هەوڵ بدا بۆ سەربەخۆیی بۆ ئازادی خۆی لە پاڵ ئەمە ژیان و گوزەران بۆ میلەتەکەت تۆ سەروەتی تەبیعی خۆت کە هەیە لە وڵاتەکە کە دەوڵەتە دەبوو بەدەست خۆت وەیە خۆت تەعاملی پێکەی ئەو سەروەتە تەبیعیە قازانج و سوودی بۆ میلەتەکە بێ بۆ خەڵکەکە بێ گوزەرانی ژیان و گوزەرانی خەڵک بەرەو پێشە چێ پێشکەوتوتر ئەبین مەدەنیتر ئەبین یعنی دەوڵەت یعنی کیانی ئینسانی خۆت مامۆستا سەبارەت بە سەربەخۆیی و ڕفراندم زۆر جار کە باسی ڕفراندۆم ئەکرێت لۆمەی لایەنەکانەکرێت تانیان لێ درێڵێت ڕفراندۆمیان بۆ سەربەخۆیی نییە ئەکرێ ئێمە ئەگەر ئەمە وەکو گریمانەیەکم قسەی لەسەرەکەم ڕفراندۆمیش بۆ ڕاستە و خۆ ڕاگەاندنی سەربەخۆیی نەبێت وەکو کارتێکی فشار سوودی لێ وەربگیرێ کۆسۆڤ پاش 2 ساڵ ڕفراندۆمیان کرد پاش 2 ساڵ ئەوە ئەمە ئەم تاریخی سیاسی کە تیاژیاوین کۆسۆڤ پاش ڕفراندۆمی کرد پاش 2 ساڵ سەربەخۆیی ئەعلان کرد تەیموری شەرقی ڕفراندۆمی کرد پاش ماوەیەک ئەعلانی سەربەخۆیی و جیابوونەوەی کرد جنوبی سوودان هەروەها یعنی ئەمەی لەم تاریخە سیاسی چەند ساڵی کە لە بەرچاومانە قەیناکە کە ئێمە ڕفراندۆممان کرد و گشتپرسیمان کرد میلەتەکە بەشی هەرە زۆری وتی بەڵێ بۆ سەربەخۆیی ئەو وەختە
کە تۆ چویتە بەغڵا دانیشتی ئەڵێەوە میلەتەکەمە ئەم وڵاتانایە ڕاستە ئێران قەت ناڵێ قەت پێی خۆش نییە بڵێ کوردستانی باش و سەر بەخۆ بۆ کوردانی ناوخۆی خۆی خراپە تەمان بەڵام کە تۆ دەوڵەتی دروست کرد ئێران هەیە ئەڵێ من یەکشتمەوێت لە تۆ ئەی دەوڵەتی کوردستان تۆی ژەڵێ چی ئەڵێ ئەمێ سنوورەکانم بۆ پارێزی لەمە زیاتر ناتوانێ بڵێ و لەمە زیاتریش سنووری بە عێراقەوەیە کە ناجێگیرە سنووری بە ئێرانەوەی بە شێوەیەک لە شێوەکان چاوی لەسەر و ناجێگیرەوە سنووریشی تورکیاش و هەروەها ئەو عێراقیش کە ئێمە لێ جیابینەوە سنوورەکان جاءەکەی تۆ ئەی پارێزی هەرکەس لە وڵاتی خۆی پێت وایە عێراقیش لە ئەمری واقعە مامەڵە لەگەڵ دەوڵەتی کوردستان بکات ئەگەر ئێمە یەک بین ئەم جارێش ئەڵێمەوە ئەگەر کورد یەک بێ هێزی سیاسی کورد یەک بێ ئێمە ئەتوانین سربەخۆیی ئەعلان بکەین و عێراقیش ئێترافمان پێ بکە نمونەیەک لە بەرچاومانە تورکیا کە پەرلەمان دروست بوو حکوومەت دروست بوو ئەم تورکیایەکەیسە دۆستمانەوە کە علااقەتێکی ئابووری و سیاسی و بازرگانی و هەموو شتێکی لەگەڵمانە هەیە ئەیوت ئەوانە عشاعرن تعاملیان لەگەڵ ناکەین نازانن دەوڵەت بەڕێوە بن بەڵام ئێستا مەسئولەکانی ئێمە چن فەرش سووری بۆ داخەن و عەلەمی کوردستانیش بۆ دانێت تۆ کە خۆت بوویت خۆت ئیسپاتی وجودی خۆت کرد خۆت کەرامەتی خۆتی پاراست ئەوانیش مەمنونن مەجبورن کە کەرامەتی تۆ پارێزیت زروفی عالم لەبارە زروفی ئیقلیمیش لەبارە دەوڵەتی عێراق دەوڵەتێکی فاشیلە دەوڵەتێک کە تایسە دەوڵەت نییە دەوڵەتی میلیشیایە دەوڵەتی مەجموعەیە ئەحزابن و هەر حیزبێک چەند بیرێکی نەوتی هەیە و ئەیفرۆچێ و پارەکان پاشەکات و بەسەر ئەنسار و جەماعەتی خۆی و میلیشیاتی دروست کردووە ئەم دەوڵەتەی ئەمە چی ئیسفادەیەکی لێکن مامۆستا من یەک خولەکەم ماوە یەک پرسیارم هەیە بە گرنگی ەزانم گەر بکرێت لە یەک خولەکە شتێکم تر وەڵام بیتەوە زۆر زۆر سپاس دەکەم دەنگێک هەیە کە من ناوی نانێم دژایەتی چونکە هیچ لایەنێک بە فەرمی دژایەتی ڕفراندۆم و سەربەخۆی ڕانەگەاندەوە بەڵام بانگەشە ئەکرێ بۆەوەی دەنگ بە نەخێر بدرێت پەیامی تۆ چییە؟ پەیامی من ئەوەیە وەکو تاکێکی کوردی ئەم وڵاتە داوام لە خەڵکی کوردستان هەیە لە گەنجی کوردستان هەیە لە ژنی کوردستان هەیە دەنگ بە بەڵێ بدەن چونکە فرسەتێکی مێژوویە بۆمان هاتۆتە پێشەوە دەنگ بە نەخێر بە قەناعەتی من خیانەتە لە قەزی کوردی لە خوێنی شەهیدان لە هەڵەبجە و ئینفال و کیمیاباویان و باران و گوند سووتانی کوردستان و ئەو کۆچ و کۆچبەرەی نائەمەتی و مەئەساتی کە بەسەرمانە هات بەڵێ دیارە گفتوگۆکردن لەگەڵ جەنابتان تەوەری زیاتری ئەوێت کاتی زیاتری ئەوێت من تەورەکان بەشێکی باشی فریا کەوتین بەڵام شتی تریشە بۆ قسەی لەسەر بکەین بۆ دەرفەتی تر مامۆستا محەممەد ئەمین پێنجوێنی نووسەر و سیاستمەدار و کەسایەتی دیاری کوردستان زۆر سپاس بۆ کاتی کە بێمە سپاس بۆ ئێوەش و سەرکەوتن مادوونە بنبینەرانی ئەزیز بەڵێ لێرە باسی ڕۆژ کۆتاییەت ڕێزی یادگار فایەخ و ئەم ستافە جوان و مادوونە ناسا لە شاری سلێمانی و لە شاری هەولێر قبول بکەن تا بەرنامەیەکی دیکە بەخوای گەورەتان سپێرم ماڵتان ئاوەدان.